کۆمەڵی ئیسلامی وەکو هەندێک لایەن نییە کە وەکو کارگێک دوای هەورە تریشقەیەک لە گۆڕێ هات بێتە دەرێ و هەڵتۆقی بێ. کۆمەڵی ئیسلامی پێویستێ بەوە نییە بە خەڵک بڵێ لێیان بپارڕێتەوە بڵێ یەک جار ئێمە تەجربە بکەن. کۆمەڵی ئیسلامی بە کۆڵێک هەڵوێست و دڵسۆزی و سەرڕاستی و پاچی هاتۆتە مەیدان. کۆمەڵی ئیسلامی لە هەموو کایەکانیدا ئێمە بە سێ ئەندامی ئەنجومەنی وێنەرانەوە دەتوانم بڵێم قورسایی 30 کەسمان هەبوو. بە 6 ئەندام پەرلەمانی کوردستانەوە تەماشا بکەن گوێ هەڵخەنداخوا قورسایی چەندیان هەبوو 6 ئەندامی ئێمە. بە 2-3 وەزیر و بەڕێوەبەری گشتی و قایم و درناحەیەکەوە گوێ هەڵخەنداخوا خەڵک و جەماوەرێک کە ویژدانی هەبێ چۆن باسی ئەندامان و بەرپرسانی ئێمە دەکات. خەڵک دەبێ بزانێت بە کەمی لە زۆری بگا. من ئەگەر بە 2 وەزیر ئەوەندە بتوانین، ئەگەر بە چەند ئەندامێکی ئەنجومەی نوێنەران ئەوە بڕشت و بەرهەممان بێ، ئەگەر بە چەند ئەندام پەرلەمانێک ئەوە بەرهەممان بێ، دەبێ ئەگەر ئاومان زیاتر لە دوا بێ و خەڵک زیاتر پشتیوانیمان لێ بکە، بە تەکید بڕشت و بەرهەممان زیاتر دەبێ و ئەو کاتەش ئێمە غیرەت و موسڵمانەتیمان لێمان قبوڵ ناکە لە واقعێکی پرستەم و گەندەڵی و ڕامێنی تێوە ڕانامێنی. پشتمان بگرن بۆ سپاندنی دادگەری.